زۆر ئێمە نمونەیەکتان بۆێنمەوە ئێمە ئەکتەرێکمان هەبوو لە ئیشێکا بوو لە حاڵەتی نواندنا بوو لە پرۆدەکشن حاڵەتەکەی ئەوە بوو کە تووڕە ئەبێ تووڕە بوو بۆکسێکی کێشا بە شوشەکەیە ڕاستی دەستی بڕا و دەماری دەستی بڕا ئێمە یەکسەر هەموو لوکیشنمان بەجێ هێشت چوینە لوکیشنی ژووری نەشتەرگەری یعنی بەڕاستی ئەمە هین نییە چۆنەڵی ئەگەر ئەو ئەکتەرە ئاگای لە خۆی بواە مەسەن یا ئێمە وەکو ئەوە حسابمان بۆ شوشەکە بکردایە پێشتر تووشی و حاڵەتانە ناوین بەداخەوە کە ئەو شتانە ڕوئێن حاڵەتێکی تر هەیە هاوڕێیان ئێمە بەڕاستی ئەو پێویستیانەی کە ئەیبین بۆ وێنەگرتن زۆر جار شتمان هەیە بەکاری نایەنین من خۆم بینیومە زۆر جار ستانباک هەیە یعنی ستانباک شتێکی زۆر زۆر پێویستە مەسەرەن ستانباک ئەوەی کە مەسەرەن ئاوا جانتایەکە دەستکێکی هەیە ئەگەر نەشبێ لە کوردستان ئەتوانی زۆر بە ئاسانی لە قماشی خێمە دروستی بکەیت دەستکێکی بۆ بکەیت لێرە چی تێ بکەیت لەم لە یعنی لەم یاخود بەردی تێ بکەیت ئەمە لە حاڵەتێکە تۆ کە لەسەر ستاندی کامێرە یاخود سیستاندی ڕووناکی دای ئەنەیت بە هیچ شێوەیەک ئەو ستاندە ناجوڵێ ئەگەر لە حاڵەتێکە قاچێکیش بەری بکەوێت لە کاتی ئیشکرد ناچکە ستاڤێت و ئەڕۆن لە پشتی کامێرە ئیشەکەن زۆر جار قاچیان بەرەکەوێت چکە ئەو حاڵەتەمان لێ بەسەرات بەڕاستی جارێ قاچی کەسێک بەر کامێرەکەەوە زۆر بەداخەوە کە وێنەگر کامێرەکەی یعنی بەجێهێشت بوو کە بەجێهێشت بۆ قاچی لێگیرا کامێرە کەوت یەکێک لەولاوە هات یەکسەر بۆی بێوێ کامێرەکە بگرێتەوە فعلەن کامێرەکەی گرتەوە بەڵام خۆی کەوتە ئەرزەکە و پشتی زۆر زۆر عەزیەتی گەی بەڕاستی یعنی پێویستە ئەم وێنەگرانە یعنی کامێرە وەکو مناڵێکی ساوە دایمە بیپارێزن یعنی سەرمای نەبێت گەرمای نەبێت زۆر ئاگاداری بی بە هیچ شێوەیە نابێ بەجێ بێڵی ئەمە لەسەر سەلامەتی پابەندبوون بەکاتەوە یعنی بەڕێزان ئێمە زۆر جار لە ئیشا بووین بەڕاستی پێم هاوتون کات لە سەعات 6 لە لوکیشن بن زۆر جار ئێمە تووشیەوە حاڵەتە بووین زۆربەی ئەکتەر و ستافەکە لەوێ ئامادە بووە بەڵام ئەکتەرێک نهاتۆ یعنی لەو کاتەیە ئێمە هیچ ناکەین بێ ئەوەی دانیشین چاوەڕێک تەر بکەین یاخود جای وایە جارێکیش بەسەرمان کامێرەمان نهاتبوو هەموو ستافەکە لەوێ بوو کامێرەمان تاخیر بوو یعنی 4 سەعات تاخیر بوو بەڕێزان یعنی ئەو کاتەی کە تۆ تەسویرت هەیە کە بۆ وێنەگرتن پێویستە خۆ ئامادەکردن یعنی پێویستە شەو زوو بخەوی واز لە یاری بێنە واز لە ببوورە مەسەلەی خواردنەوە و ئەم جۆرەشتانە بێنە لەو کاتەیە زووتر بخەوە چکە گە تۆ زوو نەخەوی یعنی جسمی تۆ بۆ بەیانی چالاک نابێت ناتوانانی هیچیش بکەی یعنی کە ئەڕێکەوی بەولا بەولایە بەرحەڵ خاڵێکی تر جلوبەرگ ئێمە پێویستە وەلەو ئەم شتانە زۆر جار پێویست نییە باسی کەم بەڵام بەڕاستی کە من ئەیبینم لەسەر ئیش ئەم شتانە زۆر پێویستە کە باس کرێ بۆ نمونە جارێکیان خانمێکی زۆر جوان زۆر ئیشکەر زۆر گورج و گۆڵ شارەزار لە ئیشەکەی خۆی هاتووە لە کاتی پرۆدەکشن لە پشتی کامێرە ئیشەکە کراسێکی زۆر ناسک و جوانی لە بەرایە و پێڵاوێکی بەرزی لە بەرایە لە پیایە یعنی ئەمە بەڕاستی لە پشتی کامێرە تۆ ناتوانانی ڕاکە ڕاک بکەی ئەی تۆ ئێسا وەکو سەربازێک وای لەو جێشەیە یعنی بەو پێڵاوانەوە ئەمەلی نییە ئەو جلە ئەمەلی نییە شتێکی ترتان بۆ بگەڕمەوە ئەوەش بەسەرمان هاتووە هەر لەسەر جلوبەرگ کە ئەو کاتە زۆر ناخۆش بوو بەڵام ێستا بە خۆشیی گەڕمەوە ئێمە لەسەر وێنەگرتن بووین کە ئیتر ستافەکە مەشغوڵ بوو ئەو لەولاوە خۆی ئامادەکرد ئەمە خۆی ئامادەکرد پێویستمان بۆ کەلوپەلانە بوو کە کەلوپەلەکان دیار نەبوون یا شتی ترمان بۆ بێت منیش پرسیارم کرد وتم بەڕێوەبەر روهینە بەڕێوەبەری هونەری لەکوێیە وتیاوە ساوەتان
ڕامیش ئاوڕم مایەوە سەیری بەڕێوەبەری هونەریم کرد لە کوڕی ئێوارە پەمەیەکانە چوو بەڕاستی یعنی کە بینیم قاتێکی ڕەشی زۆر جوان بۆین باخێکی سووری بەستووە یعنی لەسەر بەردێک بۆ خۆی وەستاوە دەستێکی خستۆتە گیرفانی دەسەکەی تری تەزبیحێکی پێیە ئەمە بەبێ مبالغە هاوڕێیان تەزبیحێکی پێیە بایەت عینەکێکی ڕەشی کردوتە چایی ئاوە ملی خوار کردوتەوە سەیری ئەماکە وەڵی من لە ڕوون نایە پێی بڵێم بڕۆ ئەو شتم بۆ بێنێ ئەبڕۆ و ئیشە بکە یعنی ئەمە جلوبەر بڕۆ هەر من زۆر ئەسایوتم پێ بڵێن با تراکسودێ لەبەرکە بڕوات اینجا بێتەوە بەهەرحاڵ ئەم شتانە کە زۆر پێویستە خاڵێکی ترمان هەیە کە چێک لیستە بەڕێزان ئەم چێک لیستە هەر کەس کە لە شوێنی خۆیەوە لە ماڵی خۆیەوە ئەڕوا بۆ شوێنی وێنەگرتن پێویستە ئەو شت و کەلوپەل و تەکنیکانەی کە پیس پێدراوە هەمووی چێکێک بکاتەوە نەکوشتی لە بیرچێ لە ئیشێکا بووین تۆزێک ئیشمان کرد دوای پاتری نەمان پێویست بەوە بوو کامێرەمان پاتریەکە بگۆڕێ پاتری نەبوو یەک پاتری پێ بوو ئێمە کولە تۆ پاتری و لە بیر بچێ ئەڵێم بۆ لە بیرە چۆڵان لە ژێر شەحنم داناوە شەو باشە ئەی تۆ بەیانی ئەبێت چێکی شتەکانە بکەیتەوە تۆ بۆچی ئەی هاتووی بۆ ئێرە یعنی بەجددی ئەم شتانە لەوانەیە بڵێن پێویست ناکە ئێمە ئەیزانین بەس بڕوا بکە لە کاتی ئیشکردنا بەسەرتانە لەبەر ئەوە ئەبێ ئەو گروپانە زۆر وریابن هەست بە بەرپرسیارەتی بکەن سێرجی ئەیزنشتاین ئەڵێ لە دایکبوونی ڕاستەقینەی فیلم لەسەر مێزی مۆنتێر دەست پێکە بەڕێزان لەبەر ئەوە کە تۆ فیلمەکە تەواو کرد پەلە مەکە تەواو بڕۆی بیکە بە مۆنتێرێک یا شارەزانە بێ ئەوە مۆنتێر ئەبێ زۆر زۆر شارەزایی هەبێ بەڕاستی کۆمەڵێک تایبەتمەندی هەیە لە مۆنتێرا بێ بۆ نمونە لەوانە یەکەمە بێ هێمن بێت ئەبێ ئارام بێ دووەم تایبەتمەندی کەتیاتی ئەبێت سەلیقەیەکی زۆر باشیە بێ حسێکی هونەری زۆر جوانی هەبێت خاڵێکی تر بە پێویستە تایە بێ بەردەوام فێربوونە یعنی بەردەوام ئەبێ لە فێربوونە بێ بۆ چونکە وەزیفەی مۆنتێر وەزیفەیەکی زۆر زۆر گرنگی هەیە ئەو وەزیفەیە کە ئەبێ وا لە بینەر بکە بینەر هەست بکە کە سەیری ئەو فیلمە ئەکات بە قۆناغی یاخود پرۆسەی مۆنتاژە تێ نەپەڕیوە فیلمەکە ئاوا وەکو ئاو بینەر هەست نەکا لەکوێ قەتە بێ و ڕق بێ و ئەو شتانە یعنی بەڕاستی ئەمە ئەبێ مۆنتێر ئەمەمانکە ڕاستە لەگەڵ دەرهێنەرە ئیشەکە بەڵام مۆنتێر ئەمە ئیشی خۆیەتی ئیشی دەرهێنەر ئیشی خۆی کرد هێنایەتی بۆ لای مۆنتێر وەرە فیلمەکەم بۆ جوانتر بکە چونکە لێرە بەجددی زۆر جار ئەڵێن دوو جار یاخود ئەنووسرێتەوە یاخود دەرهێنانی بۆ ئەکرێ جارێک کە دەرهێنەر شتەکانە نووسێتەوە جاری دووەمیان لە ژووری مۆنتاژ ئەم شتانە ئەنووسرێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە فیلمەکە مۆنتاژەکەین دوایی ئەو پارچانەی کە زۆر پێویستە یعنی کە جوانەوە بە ڕەئی یاخود بە بۆچوونی مۆنتێر و دەرهێنەرە بێ دوای ئەوە ئەو دەنگانەی کە ڕیکۆرد کراوە ئەو دەنگانە ئەهێنن ئەیخەنە سەر ڤیدۆکە دوای ئەوە هینی بۆکەن ساوند ئیفێکت ڤیژوەڵ ئیفێکتی بۆکەن لە کۆتاییە موزیکی بۆ دانێن بەڕاستی ئەمانە هەر هەمووی هینە بەڵام زۆر جار بەڕێزانە بێ ئەگامان لەوە بێت دەنگ خراپە یعنی دووبارە ئەبێ ئەیدیئاری بۆ بکەیتەوە یعنی ئەیدیار بواتە دووبارە وەرگرتنەوەی دەنگەکان ئیتر لە ستۆدیۆیەکەی لە هەر شوێنێ ئەمە کێشەیەکی ترە لە کاتی پۆست پرۆدەکشن زۆر جار بۆمان یعنی دەرەکەوێ ئەم هەڵەیە یاخود زۆر جار دیمەنەکان هەڵی تێ ئەبێ کە مۆنتێریش ناتوانێت ئەم هەڵانە چاکاتەوە بەڕاستی هەڵی زۆر زەقن چی ئەبێ تۆ جارێکی تر ڕیشۆتچین بکەیتەوە واتە دووبارە ئەو دیمەنە وێنە بگریتەوە لەبەر ئەوە ئەو بودجە احتیاطی کە دائەنەی بۆ ئەم حاڵەتانە زۆر پێویستە
هیوادارم و حاڵەتانە کەس بەسەری نەیە، بەڕاستی ناخۆشە. هاوڕێیان ئەمە کۆمەڵێک غەڵەت بۆ من تقریبان پۆست پرۆداکشنیش لێرەیە کۆتایی پێێنم، هەموو کۆمەڵێ هەڵەیە، بەڵام ئێمە پێویستە لەم هەڵانەوە بەڕاستی فێر بین، چونکە هەڵەکانمان قوتابخانەیەکی ترە بۆ فێربوونمان.